قەزای کۆ یەکێکە لە قەزاکانی کوردستان دەوڵەمەندە بە ناوچەی شوێنەواری زیاتر لە 200 ناوچەی شوێنەواری بوونی هەیە لە سنووری قەزای کۆی و ناحیەکانی دەوروبەری. یەکێک لەو شوێنەوارە گرنگانەی کە ئێستا ئێمە خەریکی کاری کنەوپشکنینن قەڵای شیلەیە. قەڵای شیلە دەکەوێتە باشووری قەزای کۆیە بە دووری 10 کیلۆمەتر لە ڕۆژهەڵاتی گوندی شیلەوە. ئەم شوێنەوارە بۆ یەکەمین جار لەلایەن دەستگای گشتی شوێنەواری عێراقی لە ساڵی 1950 وەکو ناوچەیەکی شوێنەواری گرنگ تۆمار کراوە بە ژمارە 36 لە ئەتڵەسی مواقعی ئەسەری. سەبارەت بە مێژووی قەڵاکە ئەو کاتە ئاماژیان بەوە کردووە کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ هەزارەی دووەمی پێش زاین. ئەم قەڵایە بۆ یەکەمین جار لە ساڵی 1998 لەلایەن بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانیە کاری کنەوپشکنینی بۆ ئەنجام درراوە. ئەوەی کە ئەنجامی لە کنەوپشکنیەکە لە بەشی سەرۆی گردەکە دەگوێت پێکاتوە لە بینایەکی کەنیسە کە هاوشێوە بۆ لەگەر کەنیسەی سەردەمی کەنیسەی دەربەندی بازیان. هەروەها ئاماژە بە یەکێک لەو زانیارەی کە پێشتر وا لێک دراوەتەوە کە ئەم بینایە پەرزگای زەردەشتی بووە، بەڵام دوای لێکۆڵینەوە و دەرئەنجامەکانی چەند توێژین و یەک دەرکەوتووە کە ئەمە کەنیسەیەک بووە لەلایەن کریستیانەکانی ناوچەکەەوە دروست کراوە. دیارە کاری کنەوپشکنی لە ئێستادا لەلایەن زانکۆی فرێ بەرلینی ئەڵمانیەوە لەژێر چاودێری بەڕێوەبەراتی گشتی شوێنەوار و کەلەپوری کوردستان و فەرمانگەی شوێنەوار و کەلەپوری کۆیە ئەنجام دەدرێت. قەڵای شیلا بە گرنگترین شوێنەوار دادەنرێت لە دەشتی کۆیە. لەبەرەوە بڕیارماندا دەست بکەین بە هەڵکۆڵین و گەڕان بۆ ئەوەی لە مێژووی ئەو شوێنەوارە تێبگەین و بە دوایدا بچین. شوێنەوارەکە پێشتر دۆزرابەوە. ساڵانی پەنجاکان لە نەخشەی ناوچە شوێنەوارەکانی عێراقدا ئەم شوێنەوارە وەک شوێنەوارێکی 2000 ساڵ پێش زاین تۆمار کراوە. بەڵام لە ڕاستیدا کارکردنمان لە 4 ساڵی ڕابردوودا دەری خست کە ئەو شوێنەوارە مێژوویەکی کۆنتری هەیە. ئەوەی کە ئێستا ئەیبینێ قەڵاکە تەنها پێک ناتوە لەوەی دووگردێ، بەڵکو درێژ بۆتەوە بۆ دەوروبەری کێڵگەکان تاوەکو ڕێگاکە و هەروانە شارێکی کۆن بووە، زۆر لەوە گەورەتر بۆ کە ئێستا ئێمە ئەیبینین تەنها لەو دووگردا ئاماژەی پێ بکەین. کەواتە شارێکی گەورە بووە، هەرێمێک بووە، ناوەندێکی کارجێڕی بەڕێوەبردن بووە. لە هەمان کاتە دوو سکوێر دوو ترێنچی تر لە بەشی خواروی گردەکە کە 5 متر بە 5 متر بووە لێ دراوە. ئەمەش زیاتر بە مەبەستی زانینی چینەکان تەبقاتی مێژووی لە ناوچەکە. لە هەمووشی گرنگتر دۆزینەوەی مۆرێکی لولەیی بوو کە لە بەردی ڕەش دروست کرا بوو، وێنەی ئاژەڵێک ئاسکی لەسرە، هەروە لەگەر ئەستێرە و گوڵی تێدا نەخشێنراوە. ئەم مۆرە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئاشووری ناوەڕاست. هەروەها ئەم مۆرە لەم ناوچەیە بەکار هاتووە وەکو ناوچەیەکی کارجێڕی بووە، ناوچەیەکی فراوان بووە، شارێکی کۆن بووە. سەبارەت بەوەی هەروەها لەو پاژماو شوێنەوارانێک کە دۆزراوەتەوە فوخارانە لە هەمان کاتدا بخوردانێکمان دۆزیوەتەوە کە زۆر گرنگ بووە، بەڵگەیەکی سەلمێنەر کە ئەوەش هەمان شێوە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئاشووری ناوەڕاست و بەڵگەی زیندووە لەسەر کە ئەمە جۆرێک بووە لە پەرزگاکان. لە هەمان کاتژە ئێسکەپەیکەرێک دۆزراوەتەوە، بەڵام تاوەکو ئێستا لە کۆڵینەکان بەردەوامن بۆ چوونە سەرەتاکان پێچێت گۆڕەکە مێژوەکەی بگەڕێتەوە بۆ سەردەمی ئیسلامی و پێشەچێت بگەڕێتەوە بۆ سەردەمەکانی دواتر لە داهاتوودا دوای لێکۆڵینەوەکان ئەنجامەکان دەردەکەوێت بەتەواو. ئەو کارەی لە 10 ساڵی ڕابردوودا لە وڵاتەدا لەسەر شوێنەوار کراوە، زانیاری زۆری نوێی پەیوەست بە مێژووی ڕۆژهەڵاتی نێوڕاست خستە بەرچاوان. چونکە پێش ساڵی 2009 زانیاری لەبارەی ئارکۆلۆژیای کوردستان نەبوو. پێویستە بڵێم ئەو هەڵکۆڵین و لێکۆڵینەوەی شوێنەوارناسانی وڵاتانی جیاواز کردویانە، بە تایبەتی شوێنەوارناسانی سەر بە بەڕێوەبەرایەتی شوێنەواری ئەم وڵاتە، ئەوان زانیاری نوێیان خستە ڕوو لەسەر مێژووی ڕۆژهەڵاتی نێوەڕاست. لەم هەڵکۆڵینەدا شانشینی نوێ و پاشای نوێ و شارستانی نوێ دەدۆزینەوە. ئەو شوێنەوارانە مێژووی ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەگۆڕن. That they are changing the history of the Middle East.